بەناوی خوای بەخشندەی میهرەبان. بەرنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 194 بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. هاو نیشتیمانیانی بەڕێز، دەنگ دەرانی عزیز، کۆمەڵی ئیسلامی کوردستان وەکو هێزێکی سیاسی کاریگەری سەر گۆڕەپانی کوردستان هەمیشە و هەردەم خۆی لە بەرەی گەل و خەڵکی ستەم لێکرا و مافخوراوی کوردستاندا بینیوەتەوە. داکۆکی کارێکی سەرسەخت بووە لە مافە مادی و معنەویەکانتان بۆ هێنانەتی خۆشگوزەرانی و خۆشبەختی تەواوی خەڵکی هەرێمی کوردستان. ئەو هەڵوێستەشی لە هەموو پرۆژە سیاسی و ڕێکخراوەیی و حکومی و پەرلەمانیەکانیدا ڕەنگی داوەتەوە. ئێستاش کە بەلیستی ژمارە 194 و لەژێر دروشمی کۆڵ نادەین و بەردەوامین بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکات لە ڕۆژی 30 نوێی 2018 لە میانەی بەرنامەی لیستەکەیدا کارنامەیەکی واقعی و سەردەمیانەی بۆ نوێنەرانی داهاتووی لە پەرلەمانی کوردستان ئامادە کردووە کە تەواوی خاڵ و بەرگەکانی لە بەرژەوەندی ئێوەی هاوڵاتیاندایە و لە پێناو چارەسەری ڕیشەیی قەیرانە سیاسی و ئابووری و خزمەتگوزاریەکانی هەرێمی کوردستاندایە. کۆمەڵی ئیسلامی کوردستان چاوەڕوانی لە ئێوەی دەنگدەری بەڕێز هەیە کە بە گوڕوتینێکی زۆرەوە بەشداری هەڵبژاردنەکان بکەن و دەنگتان بەلیستی ژمارە 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان بدەن لە پێناو سەرخستنی ئەم بەرنامەیەدا.